ئەم کاتتان باش بیسەرانی رادیو کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پرۆگرامێکی نوێی مێتاڤێرس خۆشحاڵین کە بەدیدارتان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەندە شاری هەولێر شادەبینەوە. بەڕێزان هەر وەکو پرۆگرامەکانی تر لە چەند پرۆگرامی ڕابردوودا باسمان لە ڕیکلام کرد، باسمان لە سپۆنسەرکردنی ڕیکلام و بە ئامانجکردنی سپۆنسەرکردنی ڕیکلام کرد. ئەمڕۆ باسی خودی ڕیکلامەکەین لە ناو سۆشیال میدیا. زۆر جار دەوترێت ڕیکلام بۆ مۆنۆپۆلکردنی بازارە، بەڵام بەو شێوازە یەکجاری ئێمە ناتوانین لەم لایەنەیە بیهێڵینەوە، بەڵکو زۆر جار بۆ کۆنتترۆلکردنی هزر و ڕەفتار و ئاراستەی خەڵک لەلایەک و لەلایەکی تر بۆ کللتور و فەرهەنگی کۆمەڵگەیە لەلایەکی ترەوە. بۆیە لە ئێستادا ئەتوانین بڵین سۆشیال میدیا کار ئاسانی کردووە و هەروەها بۆتە ژینگەیەکی لەبار بۆ تەواوی ئەو ڕیکلامە بازرگانی و سیاسیانەی کە دەکرێت و وای کردووە پانتاییەکی گەورە داگیر بکات لە ناو سۆشیال میدیا. ئەمە جگەلەوەی بۆ خۆی سۆشیال میدیا کاریگەری تەواوی لەسەر هەموو سێکتەر و بوارە جیاوازەکانی نێو کۆمەڵگە هەیە. بەڵێ ئەمڕۆ گفتوگۆی ئەم بابەتە ئەکەین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان کە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر زاهر حەمەدەمین لەگەڵمانە میوانە کە بەڕێزیان پسپۆرن لە بواری ڕیکلام و مارکێتین، هاوکات مامۆستای زانکۆن لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. زۆر بەخێر بێی، ئێوارە و باش. ئێوارە باش، هەر بژیت. ئێوارە باش بۆ بینەران و بیسەرانی تۆڕی ویدیایی 24. زۆر زۆر سپاس. دکتۆر، ئێمە خەریکە ئەڵین تەواو، ینی ڕیکلام بۆتە بەشێکی دانەبراو لە ژیانمانە، لە ناو بازنەی ڕیکلامین، لە ناو ئۆتۆمبیل، لە ماڵەکان، لە ڕێگا، لە ناو سۆشیال میدیا، لە هەموو شوێنێک ئێمە بەریەکەوتنمان لەگەڵ ڕیکلامە هەیە. بەڵام حەزەکەم پێم بڵێ ئەم ڕیکلامانەی لە ناو سۆشیال میدیا بڵاوە بێتەوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو ڕیکلامانەی لە شاشەی تیڤەکانەوە دەیبینین؟ دەست خۆش بی دکتۆرە، بەڕاستی ڕێکلام لە میدیای باو و میدیای نوێ جیاوازیان هەیە، جیاوازەکانیان دەگەڕێتەوە بۆ تایبەتمەندیەکانی ئەو جۆرە ڕێکلامانە. بۆ لە ڕێکلامی باو ڕێکلامەکان یەک ئاراستە بوون، تەنها ئاراستە دەکرا، بەڵام بەهۆی ئەو تایبەتمەندیەکە میدیای نوێ هەیەی کارلێکردن لەگەڵ وەرگر و هەروەها بەردەوامی بڵاوبوونەوەی زانیاری ئەمە وای کردووە ڕێکلامی ئەلکترۆنیش ئەو تایبەتمەندیانە وەربگرێتن. بۆ نمونە کاتێک کە ڕێکلامێک دەکرێت ڕاستەوە خۆ کارلێک لەگەڵ وەرگران دەکرێتن و وەرگران زیاتر دەچێنە ناو ئەو پەیامەی کە ئاراستەیان کراوە. پەیامەکانی ڕێکلامی ئەلکترۆنی زۆر جیاوازتر لەگەڵ پەیامی ڕێکلامەکانی بۆ لە میدیای باو هەبوو، بۆ ئەوەی لە رادیۆ یاخود لە تەلەڤیزیۆن هەبوونیە هەیە. تەنانەت لەسەر ئەو کەسانەشی کە دێن ڕێکلام دەکەن لە ڕێکلامی ئەلکترۆنی جیاوازە لەگەڵ میدیای باودا. بەڵام کۆمەڵێک لایانی باش و کۆمەڵێک لایانی سلبیش لە ڕێکلامی ئەلکترۆنیدا بوونی هەیە. زۆر جار لایەنە سلبیەکان یاخود زاڵتر دەبن بەسەر لایەنە باشەکانی. بەڵێ کەواتە ئەگەر بە کورتی پێم بڵێ ڕیکلامەکانی ناو سۆشیال میدیا زیاتر تەرکیزیان لەسەر چییە؟ بەپێی ئەو توێژینەوانەکرایە خۆم چەند توێژینەوەکەم ئەنجام داوە لەسەر ڕێکلامی ئەلکترۆنی. زیاتر ئەو ڕێکلامانە لە ڕێکلامی ئەلکترۆنی باون کە بە گوێرەی بینەرەکان یاخود بە گوێرەی بەکارهێنەرانی سۆشیال میدیا دەبینی ئاراستەکە. بۆ نمونەیەک لەوانە ڕێکلامی جوانکاریە کە بە دەرەجەیەکی زۆر بەرز بینەری هەیە، هەروها ڕێکلامی بۆ کەلوپەلی ناوماڵ و جوانکاری و هەروها ئەکسسوارات و هەروها مۆبایل و ئۆتۆمبیل ئەوانە دەبینین ڕێکلامیان یەکزار زۆرە. کۆمەڵێک شتی تریش هەیە ڕێکلامی بۆ دەکرێتن لە تۆڕی کۆمەڵایەتی یاخود لە میدیای نوێ، ئەمانە لە میدیای باودا قەدەغەیە. ڕاستە، کەواتە ئەمە ئەگەر ئێمە بە کورتی باس لەوە بکەین ئەم ڕێکلامانی لە ناو میدیای نوێ و بەتابەتی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەکرێت، زیاتر گرنگە بۆ بەکارهێنەران یاخود بۆ خاوەنکارەکان؟ دکتۆرە خۆی ڕێکلام گرینگە بەنسبەت بەکاربەر، بەنسبەت بەرهێنەر، بەنسبەت ئەو ئامرازەی کە ڕێکلامیشی تێدا نمایش دەکرێتن. بۆ نمونە بنسبەت بەکاربەر دەتوانی باشترین بژاردە لە نێو بژاردەکانی خۆیدا هەڵبژێریتن.
هەروە کات و ماوەیەکی زۆری بۆ دەگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانیتن باشترین اختیار هەڵبژێریتن. هەروەها دەتوانین لە ڕووی نرخشەوە هەرزانترین و باشترینیان دووبارە هەڵبژێری. بەنسبەت بەرهەمێنەرانیش دەتوانن زووتر کاڵاکانی خۆیان ساق بکەنەوە لە بازارەکان یاخود تەرویست بۆ ئەو کاڵایانە بکە کە بوونیان هەیە لە بازاردا. بەنسبەت ئەو ئامرازەشی کە ڕێکلامی دەگات ستۆری کۆمەڵایەتی بێت چ سایتێک بێتن ئەوانش دەستکەوت و قازانجیان هەیە لە پای بڵاوکردنەوەی ئەو ڕێکلامانە لە تۆڕەکانی خۆیانە یاخود لە سایتەکانە. دروستە ئەو دیزاینانەی کە بەکارهێنرێت بۆ ئەو شمەکانەی کە ڕۆژانە ڕیکلامیان بۆ ئەکرێت چونکە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ڕیکلام گەلێک هەیە ڕەنگە لە تەلەڤیزیۆنە هەر ڕێگە پێنەدراو بێ کە ئێستا باسیەکەین وەکو چی ئەمانە دیزایانی تایبەت بەخۆیان هەیە دەرهێنانی تایبەت بەخۆیان هەیە یان هەر سوود لەو گرتانەی ڕیکلامە تەلەڤیزیۆنیەکان وەرەگیرێ. خۆی ئەمە دەبی بزانین چێ ڕیکلام دروست دەکاتن بۆ میدیای نوێ یاخود بۆ میدیای ئەلکترۆنی. ئەگەر سەیری تەلەڤیزیۆن بکەین دەبینین کۆمپانیاکان زۆربەی زۆریان کۆمپانیا هەر دێن ئەو ڕێکلامانە دروست دەکەن بۆ ئەوەی ڕێکلامەکان لە تەلەڤیزیۆنەکان بڵاوتەوە بە کواڵێتی بەرز و بە ئەو دەقڕێک و پێکانە بەکاردێتن یاخود ئەو قالبانەی لە ڕێکلامدا بەکاردێت لە تەلەڤیزیۆن. بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتی یاخود لە میدیای نوێدا شتێکی زۆر جیاوازتر دەبینین. بەشێک لەوانەی کە ڕێکلام دەکەن کەسانێکن ڤاینەرن یاخود کەسانێکن پابلیک فیگەرن لە نێو تۆڕی کۆمەڵایەتی بەشێکیان هیچ پێوەرەی ڕێکلامی تێدا نییە لە ڕووی دیزاینکردن تەنانەت لە ڕووی ئەو پەیامی ئاڕاستە دەکات بۆ وەرگر هەندێک لەوانە بۆ نمونە وشەی نەشیاو تێدا بەکاردێتن کە ئەمانە خۆی لە خۆیدا کاریگەری زۆر سلبی هەیە. طبعاً ئەگەر بێت و کۆمپانیاکان بە تایبەتە ڕکابەرەکان خۆیان بە دوواداچون بۆ ئەو ڕێکلامانە دەکەن کە بەرابەرەکانیان دەیکەن دەتوان داوای یاسایی زۆر لەسەر ڕێکلامی بەرامبەرەکەی بنووسێتن. کەواتە دکتۆر زاهر تەنیا ئەو کۆمپانیانە نین کە ڕێکلام بەرهەمەهێنن بۆ شمەکێکی دیاریکراویان بۆ بیرۆکەیەکی لایەنێک یاخود ئایدۆلۆژیەک بەڵکو ئێستا سۆشال میدیا زەمینەیەکی وای ڕەخساندووە کە هەر کەسێک لە شوێنی خۆیەوە ئەتوانێت سەرپشکە لەوەی بۆ شمەکێک بۆ کاڵایەکی دیاریکراو ڕێکلام بکات. ئەمە زۆر مەترسیە ئاخۆ لێ پێچینەوە نییە؟ دکتۆرە بەپێی ئەو دوایین یاسایی کە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا لەسەر ڕێکلام جێگایەک بۆ ڕێکلامی ئەلکترۆنی کرابەوە لە نێ ئەوە بەڵام وەکو پێویست نییە. لەبەر ئەو ئەمە ئەگەر بێ و سەیری سۆشال میدیا بکەین بە تایبەت یەک لەو ئەپلیکیشنانە سناپچاتە دواتر ئینستاگرام و پاشانش فەیسبوک تەماشای بکەن زۆربەی زۆری ئەو ڕێکلامانە کە نمایش دەکرێتن هیچ پێوەرش تێدانە بە تایبەتی بۆ کۆمەڵێک شت کە خۆی لە خۆیدا ڕێگە پێدراونێ بۆ نمونە بەشێک لەو ڕێکلامانە کە دەکرێتن ڕێکلامی جگەرە ڤیپ یاخود نێرگەلە کە ئەوانە هەر هەمووی قەدەغە کراوە هەروە بەشێک لە ڕێکلامەکان بۆ دەرمان دەکرێتن لەو تۆڕانە ئەمانە بە پێی یاسا دەبی ڕابگرێت یاخود بەپێی یاسا دەبێ مامەڵی لەگەر بکرێتن کەواتە ئەگەر یاسایەکی بەهێزمان هەبە بۆ ڕێگریکردن لەم بابەتانە ئەمانە دووبارە نابتۆ چکە ئەمانە دەبێتە هاندان بۆ ئەم بەکارهێنانی ئەم بابەتانە. کەواتە سۆشال میدیا وای کردووە کە خەڵکانێک مەسەلەن ڤیپ یاخود نێرگەلە کێژنین بەڵام سۆشال میدیا ستریکەکانی سۆشال میدیا ئەوانەی لە سناپچاتە ئەکرێ هانت بدا بۆی فێربی بێگومان یەک لە ئەوکانی تۆڕی کۆمەڵایەتی یاخودەوە چاولێکەرەوە چاولێکردنەوە لەو کەسانێک کە لە پێش خۆتی بە تایبەتی کاتێک کەسێک معجیبە بە ڤاینەرێک یاخود بە پەبلیک فیگەرێک ئەو کاتانە دەوێت تەقلیدی ئەو کاتەوە لاسایی ئەو دەکاتەوە ئەمانە زۆر کاریگەری دەبێتن بە تایبەتی ئەوانە هەرزەکاران زۆر تووشی ئەم حاڵەتانە دەبن. یعنی هەر شتێک لە سۆشال میدیا و ڕێکلامی بۆ بکرێت کاریگەری دروستەکە لە ناو کۆمەڵگەی کوردی بێگومان ڕێکلامی زۆر کاریگەری شەیە بە تایبەتی ئەگەر بۆ ئۆتۆمبیل بی یاخود بۆ جلوبەرگ بێتن خەڵکانێک هەیە کاتێک کارلێک لەگەر ئەم ڕێکلامانە دەکاتن دواتر کۆمنت دەکاتن دکتۆر ئەو کۆمنتانە کە پێ دەگوترێت ڕێکلامی دووەم لەلایەن کەسانی دەکرێتن بەبێ ئەوەی ویستی خاوەن بەرهەم بێتن
بۆ نمونە من ڕیکلامێک دەبینم و لە سۆشیال میدیا دواتر کە بەکار دێنم دەچم کۆمنتێک دەنووسم بۆ نمونە دەنووسم ئەو کاڵایە زۆر باش یاخود ئەو بابەتێک کە ئەم کڕیمە ئۆتۆمبیلەکە یاخود هەر شتێکترە ڕیکلام دەکەم و دەبتە پاڵپشت بۆچی بۆ ئەو کاڵای کە ڕیکلامی بکرێ ئەمە خەڵکانێک دێن ئەمەش دەخوێنەوە کاتە ڕیکلامی دووەمیش کاریگەری زۆر هەیە لەسەر ئەوە کەواتە ڕیکلام بەگشتی هەم بۆ بەکارهێنان هەم بۆ لە هەساییکردنەوە زۆر کاریگەری کەواتە ئەم کاڵا زۆر و بێشمارانەی کە ئێستا ڕیکلامی بۆکرێ بەگشتی لە ناو ئامرازەکانی ڕاگەیان و بەتایبەتی لە ناو سۆشیال میدیا واناکە هەر خودی مرۆڤیش ینی بە کاڵاکردی مرۆڤیش بێ لەم نێوەندەدا بە بێگومان زۆرێک لەو کەسانێکە ڕیکلام دەکەن خۆیان ئاگیان لێ نییە کەوتونەتە ناو ئەو پرۆسەیە یعنی خۆیان بۆ ڕیکلام بەشێک بە خۆیان کە ئەسڵدا نابێ وابیتن دەبی کە یەک لە ئەساسیاتەکانی ڕێکلام ئیبرازکردنی ئەو بابەتێک کە ڕێکلامی بۆ دەکەی بۆ نمونە کاڵایە یاخود خزمەت گوزاریەکە ئێمە زۆر جار دەبینین کەسەکە لە ڕێکلامەکە زۆر زیاتر کاریگەری هەیە هەر لەبەر هەندێک ئەمە یەکی لە خاڵە نێگەتیڤەکان. دکتۆر من بۆچی ئەڵێم بۆ کاڵاکردنی زۆر جار بە کاڵاکردنی مرۆڤە سۆشیال میدیا لەبەرەوەی بەڕاستی ئەم کۆمپانیایانەی خاوەن پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا وایان لێ کردو بە پێی ویست و خواستی کەسەکان مامەڵە بە مرۆڤەکانەوە ئەکەن بۆ نمونەیەکی بەسیط باسەکەم ئیتر ئەوە نزیکین لە وادەی ڕۆژی جیهانی ئافرەتان و ڕۆژی جلی کوردی و جەژنی نەورۆز و منیش حەزم کرد تەماشای جلی کوردی بکەم ڕەنگە سروشتی کارەکانم ڕێگەم نەدا بڕۆمە بازار لە ڕێی ئۆنلاین و لە ڕێی ئەو پەیجانەی کە هەیە ئێستا هەموو سۆشیال میدیاکەم لە ناو ئینستاگرام و فەیسبووکا بۆ بە جلی کوردی کەواتە ئەمە حەز و خولیای تۆ ئەخوێنێتەوە ئەمە واد لێکا بەبێەوەی هەز بە خۆت بکەی کۆنتترۆڵی هزرت بکە. یەک لە گرنجەکانی سۆشیال میدیا هەر کاتێک تۆ باسی شتێکت کرد لەنێو سۆشیال میدیا ڕێکلامەکانی ئەو شتانە بە بێ ژمارە بۆ دێتن یعنی بۆ نمونە کاتێک داوای کاتژمێرێک دەکەیت دەتوێت کاتژمێرێک بکڕی لە فەیسبوک دەنووسی کاتژمێر بە دەیان ڕێکلامی کاتژمێر بۆ دێتن ئەمانە هەمووی لە ڕێگای ئەوە چی ئەو زانیاریانەیە کە تۆڕە کۆمەڵایەتەکان دەیدەنەوە بە کۆمپانیەکان کە تۆ داوای کاتژمێر دەکەی دەبینی ڕێکلامی کاتژمێر ئێستا بۆ نمونە ئەو شتێکە لە مێشکدایە لە تۆڕی کۆمەڵایەتی بۆ نەبینوسە بنووسە حتا بنووسە هەنگوین بزانە چەند ڕێکلامی هەنگوین دوای لۆ دێتن ئەوان هەر هەموو کاریگەری هەیە پێویستە فلتەر بۆ ئەو بکرێتن چکە شتێککە ئەمنی ڕاتشە بۆ ئەو پرسیارەی تۆ دەتوانین بڵێن هەموو ئەو کاڵانێک کە ڕێکلامیان بۆ دەکرێت باشن یان خراپن دواتر ئایا ئەو ڕێکلامانە بوونە بەجێی باوەڕی ئەوە من پێ دەڵێم نەخێر چکە لەبەر ئەوەی بە یاسا ڕێک نەخراوە هەروەها تاکی کوردی لە ڕووی ڕۆشنبیری یاسایی تۆزێک بەڕاستی لاوازە ئەگەر بێ بگەڕێنەوە سەر یاسای پاراستنی مافی بەکاربەر ئەمە دەتوانین هەر شتێک کە ڕێکلامی بۆ کرا دەتوانین بە پێی یاسا داوا بنووسین و دواتر قەرە بکوورێنەوە هەروە شتێک کەشمان هەیە دکتۆرە ئێمە دەبی جیاوازی بکەین لە نێوان ڕێکلامی تۆڕە کۆمەڵایەتەکان و بازاری ئۆنلاین کە دوو شتی زۆر جیاوازن ئەوەی لە بازاری ئۆنلاین دەکرێت تەنها بۆ کاڵایەکە و دەوێت بفرۆشێتن ئەمە لە ڕێکلام چیە لە ڕێکلام تەرویز دەکاتم بەڵام ئەو کەسێک کە ڕێکلام دەکە بەرپرز نییە لە ناوڕۆژی ئەو بابەتە تەنها بابەتەکەی لەبەر هەندێک من لە کاتی خۆی لە توێژینویەکەم لەگەر بەشێک لەو کەسانە ئەمە زۆر گرنگە دکتۆر زاهیر ئەگەر ڕوونکردنەوەی زیاترمان پێ بدەیت چونکە ئەمە جۆرێک لە چاواشەکاری لە ناو خەڵکدا دروست کردووە هەم بازاری ئۆنلاین لەلایەک هەم ئەم ڕێکلامانەی نێو تۆڕە کۆمەڵایەت بزەبەت دکتۆر ئەوما بەس بوو من کاتی خۆی کە لە کاتی توێژنویەکەم چاوپێکەوتنم هەبوو لەگەڵ چەند کەسێک لەوانەی کە ڕێکلام دەکەن لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی سناپچات لەیەکێکیانم پرسی ئایا تۆ ئەو کاڵانێک کە ڕێکلامی بۆ دەکەی بەکاردێنی وتی هەرگیز بەکاری ناینم بەکارهێنەری ئەو کاڵانە نیم کە لەبەرەوەی من براندیکە هەیە ئیشی لەگەڵ دەکەم یاخود بەکاری هێنەریمە ئەمانە کاریگەری زۆر زۆریان هەیە لەسەر وەرگرت بۆ نمونە کەسێکی هەرزەکار سەرسامە یاخۆت معجبە بەو کەسەی کە ڕێکلامەکەی بۆ دەکاتن و
کاتێک ڕێکلامی شامپۆیەک دەکات دواتر دەبینین چ ئاسەوارێکی دەبێتن بۆ منە ئەمە لەو نزیکانە ئەو شامپۆی کە ڕێکلامی بۆ کرا و دواتر لە ڕووی تەندروستی و زیانی بە چەند کەسێک گەیان ئەمانە ئەگەر بە کۆمەڵێک فلتردا بڕۆشتبانەیە ئەو شتە ڕووی نەدەدا. آخر ئەم فلتەرە کێدایانێ؟ ئەم فلتەرە ئیشە حکوومەتە، ئیشی حکوومەتە لە پەرلەمان یاساک دەربچێتن کە بەو هیوان لە خولی داهاتوی پەرلەمان یاساش تایبەت بەوە دەرچێتن بۆ ڕێکلام بۆ تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەتی مارکێتینگ و ئەدڤەرتایزینگ لە تۆڕە کۆمەڵایەتەکان چکە بەڕاستی خەڵکێکی زۆر سوودمەند بوونە لەسەر خواستی بەکاربەر بە کاڵای خراپ. هەر ئەوەش وای کردووە خەڵکێکی زۆر بڕوای بە ڕێکلام نەمینێ. ڕاست ئێستا بۆن بە کۆمەڵێک کەس بڵێ ئایا بڕوات بە ڕێکلام هێدەری نەخێر هیچ بڕوایەکەم بە ڕێکلام نیە لەبەر ئەوەی ئەو شتێک کە من کڕیم ڕاست دەرنەچوو. خۆی لە ئەساسدا ڕێکلام بۆ کاڵای دەکرێت تایبەتمەندی زۆر باشی هەبێتن هەروەها ڕاستی بێتن نەک شتی خەیاڵی تێکەڵاو بکرێتن و دواتر وانە بێتن و زەرەر بە بەکاربەران بگەینێتن. ئەو شتانێک ئەو ڕێکلامانیان بۆ دەکرێتن بەشێکی زۆریان بۆ ماوەیە دەبینین بۆ ماوەیەک دەکرێتن دواتر ئەو ڕێکلامە ئەو کاڵا هەبوونی نامێنێت لەناو بازار. کەواتە تەنیا بۆ ستاخکردنەوەیە. من لەم قسانەی تۆیە گەشتمە قەناعەتێک دکتۆر زاهر، ینی نەکت بە تەنیا مرۆڤ بە کاڵاکرێ بەڵکووە بەرهێنانت پێواکرێ. بۆ نمونە لە ڕێگەی ئەم لایک و کۆمنتانەی کە ئەیکەی بۆ ئەم جۆرە ڕێکلامانە وەکو بووکەڵت لێ هاتووە هەر بۆیە بەکارهێنەران بۆ شمەکە خراپەکان ڕوو لە زیاد بوونە. دەتوانم بڵێم فێڵکردن لە وەرگران یعنی بۆ بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکە کە ئەو ڕێکلامانیان ئاراست دەکرێت بەلا ڕێدادوێت هەر لەبەر ئەوەشە پەیمانگای کۆرفۆرد لە فەڕەنسا ڕێکلامی بە فریودان لە قەڵەمداوە دەرێ ڕێکلام هونەری فریودانە واد لێ دەکاتن لەبەر ئەوە دوایتر دەستە قاڵبی پڕۆپاگەندا لە ڕێکلام دەردەچیتن چکە شتێکت پێ دەڵێتن لە ئەساس داوانیە. جا هەر لەسەر قسەکەی جەنابە دکتۆر زاهر لە بەریتانیا ئێستا هەموو جۆرە ڕێکلامێکیان قەدەغە کردووە کە لە ڕێی فلتەرکردنەوە ڕێکلامی بۆ ئەکرێ بۆ نمونە بۆ بابەتێکی جوانکاری ئەبێ لەسەر پێستێکی نۆرمال بکرێ نەک لەسەر پێستێک بە فلتەرێکی سناپچاتەوە چونکە دوای ئەمە گرەی دەرونی لای خەڵک دروستەکە لەبەری وەکو خۆتەڵی ئەمە فریودانی کەسی بەرامبەر یاخود بەکارهێنەرە. میدیای نوێ بە تایبەتی کە ئێستا بەرەو پێشتر دەچین لە ڕووی تەکنۆلۆژیا دەگەینە قۆناغێکی تر ڕەنگە فێڵی زیاتر لە وەرگران بکرێتن بەڵام ئامۆژگاری من بۆ وەرگران ئەوەیە یەکسەر بڕوا بە ڕێکلامەکە نەکەن. کەواتە چۆن ئاستی هۆشیاریان بەرزکەینەوە؟ یەک لەوانە کە بۆ منە بچیتن ناو کۆمنتەکان بەڵام هەموو کۆمنتەکانیشنە ئێستا شتێکە پەیدا بووە لە نێو تۆڕە کۆمەڵاتەکان کاتێک کە ڕێکلام دەکرێتن هەر ئەو کەسەی خاوەن بەرهەمە لە ڕێگە کۆمەڵەکەسەوە کۆمنت دەکەن بۆ ئەوی کۆمنتەکانی لە ڕێکلامی دووەم سەرنجی وەرگران ڕاپێشێتن. من پێم باشە خۆم ئێستا وا دەکەم بۆ نەکاڵایەک لە ڕێگای ڕێکلامی ئەلکترۆنیەوە تەماشای دەکەم تەماشای هەموو کۆمنتەکان دەکەم بەشێکیان حەزف دەکەم لای دەدەم بە تایبەتی ئەوانەی سەرەتا تەماشا دەکەم هیچ باگراوندێکی خراپ نییە چکە کۆمپانیەکان بەشیان چ دەکەن لە ڕێگای ئەو کۆمنتانێک کە فیدباکی خراپیان هەیە بۆ کاڵایەکە یاخود تەجروبیان هەبوو تەجروبەکە خراپ بۆ و لێن دەنووسێتی بۆ نەدرێت کاڵایەکە گران بۆ کاڵایەکە ئەو کاڵێتی نەبووە دەبین ئەوانە حەزف دەکاتن. من چەند کەسێک دەبینەوە دواتر بۆنم لە ڕێگای نامەیەکە و بۆیەکە چیان دێنم ئەو کاڵات بەکارێنەوە دەتوانی پیشانم دەی بەکاردێنەوە ئەو کارلێکە زیاتر دەبێتن چکە میدیای ئەلکترۆنی خۆشبەختانە ئەوەی کە فەراهم کردیە یەکەم شت کار لێکردن بتوانین ئەمە ئەو تەفاعلە بکەین لەگەڵ ئەو پەیامێک کە ئاراستەمان کراوە جواب بدەین یا خۆت فیدباکمان هەبی بۆ ئەو بابەتە دەتوانین دواتر لەگەڵ ئەو بەکارهێنەرەکانی ترش ببینە گروپێک قسە بکەین ئەوانە زۆر گرینگە بۆ ئەوەی بتوانین بڕوا بە کاڵایەکە بکەیت چکە بەڕاستی لەبەر ئەوەی لێرە هەموو شتێکێ بە کوالتی کۆنتڕۆژدار دەناسیتنان دەیگزار ئەمانەوا دەکاتن ڕێکلامی بۆ بکرێتن بۆ نمونە کاتێککە ڕێکلام بۆ بابەتێک دەکەی بەبێ ئەوەی بە کوالتی کۆنتڕۆل داچووبیتن زۆر خراپە دواتر ئەمە دەرخواردی چێ دەکرێتن وەرگرانی
تۆڕە کۆمەڵایەتەکان دەگرێتن ئەوانە کاریگەری زۆر زۆر سلبی دەبێتن لەسەر وەرگران بە تایبەتیش وای دەکاتن بڕوای بە ڕێکلامدان نمێنێت. ڕاستە. دکتۆر زاهر هەز ناکەی ئێستا ئەم هەموو خەڵکەی کە سوود لە ژینگەی سۆشال میدیا ئەبینێ و ڕێکلام بۆ دەستی کار و یان بۆ شمەکێکی سەرەتایی ئەکا کە ڕەنگە هەر وەکو جەنابەت فەرموود ڕێگە پێ نەدراو بێت ئەمە وای نەکردووە کە ڕسقی دەستگێڕ و دوکاندارەکان کەم بکاتەوە یان بە پێچەوانەوە ئەوانیش سوودمەندن. تا ڕادێک کاریگەری زۆر زۆر هەیە لەسەرەوە بە تایبەتی بازاری ئۆنلاین. بازاری ئۆنلاین کاتێک کە ڕاستە و خۆ پەیوەندی نێوان وەرگران و تەنانەت خاوەن بەرهەم نزیک کردەوە ئەو پەیوەندی نەما پێشتر لە ڕێگای بۆنە بریکارەوە تۆ دەچی شتێکت دەکرێت ئێستا ڕاستە خۆ بەبێ هیچ مادیبوونێک دەتوانین لە ڕێگای سۆشیال میدیا لە ڕێگای بازار ئۆنلاینەوە ئەو کاڵای تۆ بتەوێ بیکڕی ئەمە خۆی لایەنێکی زۆر زۆر ئیجابیە کاتێکی زۆر بۆ من دەگرێنێتەوە هەروها ڕەنگە لە ڕووی نرخیشەوە هەرزانتر بێ بە تایبەتی بۆ خاوەن بەرهەمەکە ئەو بۆ منە کرێی شوێنی نەبێتن یاخۆت کرێکاری نەبێتن بتوانین یەکسەر ئەو کاتن یعنی دەرفەتێکی زۆر زۆر باشە هەم بۆ کڕیار هەم بۆ فرۆشیار بەڵام لێرەدا کوالێتی گرینگە. ئەمە زۆر جار من کە لە توێژینەوەکانی پێشم باسم کردووە خەڵکێک زۆر کاڵای دەکرێت دواتر ئەو شتە نییە کە ئەو ویستێتی یعنی لە ئارەزوو ویستەکانی ویجا جێگای نەبوویتەوە لەبەر ئەوە زۆر جار بڕوا بە بازاری ئۆنلاینیش ناکرێتن لەلایەن بەکاربەران یاخود وەرگرانەوە. دکتۆر زاهر ئێمە زۆر جار کە ڕیکلامێکی تەلەڤیزیۆنی ئەبینین بەڕاستی ڕەنگە سی چرکە بێت بەڵام بێ ئاگا لەوەی کە ڕەنگە ئەمە فترێکی درێژخایانی زۆری ویستە بێت هەتاوەکو بەرهەم هێنراوە و سیناریۆی بۆ ئامادەکراوە و بیرۆکەکە گەڵاڵە کراوە بەڵام تۆ بە سی چرکەی ئەتوانیت بەتەواتی لە پەیامی ڕیکلامەکە بگەی بەڵام سێرەکەی ئەم شتە لە ناو سۆشیال میدیانیە خەڵکێک بە ئاسانی بە فلتەرێکەوە دانیشتۆ ڕیکلام بۆ شمەکێکەکە تۆ پێدوان نییە ئێمە بە هەمان شێوەش لە ناو ڕیکلامی سۆشیال میدیا پێویستمان بە بیرۆکە هەبێ و پێویستمان بە پلاندانان هەبێ ئەمانە خۆی دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کە ڕیکلامەکان بەرهەم دێنن. بەڵێ من ئامۆژگاریم بۆ ئەو کەسانی کە کاری ڕیکلام دەکەن لە تۆڕە کۆمەڵایەتەکان تۆزێک بەو شێوازە ڕیکلامە نوێیانە دابستنەوە لە ئێستا دابوونی هەیە یعنی ئەگەر تەماشا بکەین کۆمپانیا گەورەکان کاتێک کە ڕیکلامێک دەکەن ڕیکلامی دواتریان جیاوازە لەگەڵ ئەو ڕیکلامە هەموو ڕیکلامەکانیان بێگ ناچێتن دکتۆرە ئەو ڕیکلامی جیاواز لە ڕیکلامی پێشووی خۆی ئەمە بەچێ ئەوە دروست دەبێت ئەو بیرۆکانە دێتن لە ڕێگای خوێندنەوەی کۆمەڵگا لە ڕێگای سیرکردن بۆ ڕیکلامی دنیا کە ئەو ڕیکلامێک لە ئێستا بوونی هەیە پابلیک فیگەرەکان یاخود ئەو کەسانێک کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕیکلام دەکەن دەبین هەمویان بێک شێوازە هەموو ڕیکلامەکانە تەنها ناوی شتەکان دەگۆڕێتن کە ڕیکلامی بۆ دەکاتن باشتر وایە خۆیان لە ڕووی ڕۆشنبیری بەرهەمێنانی ڕیکلامەوە ڕۆشنبیر بکەن بۆ ئەوی بتوانن ئەو ڕیکلامی بە ئەو کاڵایە دەکاتن لە ڕیکلامی داهاتوودا جیاواز بێتن شتەکان دووبارە نەبێتەوە زۆر جار خۆت سەیری ڕیکلامەکان دەکەی لە بۆ نمونە بۆ ئاریشتگایەکی خانمان دەکاتن ئەو پابلیک فیگەرە ئافرەتە کە بۆ ئاریشتگایەکی ئافرەتان یا سنتەرێکی جوانکاری دەکاتن دواتر دەچی لە سنتەرێش کە ڕیکلام بۆ دەکات هەمان پەیامە تەنها ناوەکەی گۆڕاوە ڕەنگە کاریگەری لەسەر وەرگرت چکە یەک لە گرنجەکان ڕیکلام ئەوە دروستکردنی وێنەیەکی هیزریە لە مێشتی وەرگراندا بۆ نمونە کاریگەری بۆ ئەوی پێشتر ئەوەی دواتر ئەوەندە گرنگی نەبێتن بەلایەوە. زۆر ڕاستە دکتۆر زاهر ئێستا ئەگەر ئێمە ڕیکلامێکمان هەبێ بۆ ئەو بۆ نمونە کاڵایەکی جوانکاری ڕەنگە ئەو هەمان کاڵا کە ڕیکلامی بۆکەین لە کۆمەڵگەیەکی ئەوروپی کە ڕیکلامی بۆکەی جیاواز بێ لە گەڵ کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی بۆ ئەمە سۆشال میدیا سوود لە چی وەرەگرێت سوود لە بیرکردنەوەی کۆمەڵگە وەرەگرێت چکە ڕێک ئێستا سۆشال میدیا زانێت کۆمەڵگەکەی چۆن بیرەکاتەوە ئێستا سۆشال میدیا عەقڵیەتی کوردی خوێنوەتەوە کەواتە تا چەند گرنگە ئێمە سوود لەم داتایانی ناو سۆشال میدیا وەرگرین بۆی ڕیکلامێکی پێ دروستکەین بۆ ئەوی ڕیکلام دروستکەین من پێشنیاری ئەوم هەیە ئەوانەی کە کاری ڕیکلامی دەکەن بزان کۆمەڵگایەکە چ ئاستێکە و چی پێویستە
ئەگەر پێویستی کۆمیدیابی با کۆمیدیا بێتن بەڵام کۆمیدیایکی دروست و تەندروست ئەگەر پێویستی بە ڕێنماییەکی هۆشیاری بیتن کەسێکی پسپۆر بکە بۆ نمونە ئەوەی کە زۆر سەرنج لەسەری هەبووە ڕێکلامی بۆ نمونە ددانچاندن و یاخود ڕێخستنەوەی هۆلیۆ سمایل و ئەوانە دەبینین کەسانێک باز لە هۆلیۆ سمایل دەکەن هیچ پسپۆڕێکیان هونەرمەندێکە بۆ نمونە خۆی لە ئەساسدا ئەم ڕێکلامە دکتۆرێک بیکاتن باشە دکتۆرەکە خۆی بیکاتن کاریگەری زیاتر نەوەک هونەرمەندێک یاخۆ پابلیک فیگەرێک بچیتن ئەم ڕێکلامە بکاتن ئەمە شتێکانمان لێک جا نەکردەوە چونکە وەرگر خۆی دەبێ ئاستی وەرگر بخوێنیەوە بۆ نمونە من ئەم ڕێکلامەی کە سنتەرێکی جوانکاری بۆ دەیکاتن من زیاتر بڕوام بەو کەس پسپۆرە هەیە کە کاری جوانکاری دەکاتن نەک بەو کەسەی کە دەچێ دەیکاتن یاخود ئەو کەسەی کە تەنها لە بەرامبەر کرێیەکدا ڕێکلامەکە دەکات چونکە خۆی ئەساسان ڕێکلام لە بەرامبەر کرێ دەکرێتن کرێیەک دەدرێت بەو کەسەی کە ڕێکلام دەکرێت هیچ ڕێکلام یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ڕێکلام بە خۆڕایی نییە وایە کەواتە باست لەوە کرد کە بەپێی هەر پسپۆڕیەک پێویستە کەسێک کە تایبەتمەندی ئەو پسپۆڕی تێدا بێ ڕێکلامە بکە بۆیە لە سەرەتاوە تۆ چەمکێکت بەکارهێنا کە با بڵین ئەمانە ویستمان لەسەری بێ یاخود ویستمان لەسەری نەبێستە بەشەکن لە کۆمەڵگە ئەمەی پیانەوە ترێ پەبلیک فیگەر و نازانم مۆدێل و میکەپ ئارتیست و ئەم شتانە ئەمانە نۆرمەڵە ئێستا کەوتونەتە ناو بازارسازی نێو سۆشال میدیا و بەڕاست و بەچەپ ڕیکلام بۆ هەموو بابەتێکەکەن ئەمە ئیکەینە کۆتا پرسیار بۆەوەی کە بەڕاستی جێی خۆیەتی شرۆڤەی بکەین دەست خۆش بابەتەی زۆر گرنگ بوو بەنسبەت ئەوانەی کە باست کرد کە ڕێکلام دەکەن پێویستە پێداچوونەیەک بۆ بکرێتن هەموو کەسێک نەتوانانی قسە لەسەر بابەتێک بکاتن کە تایبەتمەندی ئەو کەسە نیە ئەوە کاری بەڕاستی دەوی بەڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری دواتریش بەڕێنمایی یاساییش ئەم خاڵانە جێبەجێ بکرێتن کەسێک پابلیک فیگەرێکە یاخۆت مۆدێلێکە دەبینین ڕێکلام بۆ بابەتێک دەکاتن و بەیانی دەبینی ئەو شوێنە جممای دێتن لە ئەساسیشدا ڕەنگە وانە بێتن ڕەنگە واش بێتن ئەمانە پێویستە خۆیان من ڕێنماییم بۆ ئەو کەسانێک ئەو ڕێکلامانە دەکەن ئەو بەرهەمانە یاخود ئەو بابەتێک کە ڕێکلامی بۆ دەکاتن واقعی بیتن ڕاستی بیتن چکە دواتر کاریگەری لەسەر کەسایەتی ئەو کەسانش دەکاتن هەر فیەیەک بی لە فیەکانی کۆمەڵگا واتە ئەو ڕێکلامی کە بۆی دەکاتن تەنها لەسەر ئەوە بیتن کە ئەو ڕێکلامە بوونی هەیە و ڕاستیە نەوەک دواتر وانەبێتن هەر لەبەرەوە شاگە تەماشای میدیای باو بکەین لە کاتی ڕێکلامەکاندا کەناڵەکانی تەلەڤیزیۆنی لۆگۆیەکانیان لا دەدەن چکە بەرپرزنین لە پەیامەکان بەڵام ئەوانەی کە لە سۆشیال میدیا دەکەن ئەو کەسانێک کە ڕێکلامەکان دەکەن بەرپرسن لەوە چکە ئەوان ڕێنموێنی ئێمە دەکەن کە بچین ئەو کاڵایانە بەکاربێنین زۆر ڕاستە دکتۆر زاهێر هەر بمێنی و سپاس بۆ زانیاریەکان هیوادارین کە دەست پێشخەربی لەوەی کە چیتر بەم فەوزایە ڕیکلام پەخش و بڵاو نەکرێتەوە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەر بژیت بەڵێ بیسەران و بینەرانمان سۆشال میدیا یەکسان نییە بە ڕیکلامکردن ڕیکلامکردن تەنیا ئامرازێکە لە بازارسازی بۆیە ئەبێ وریابی لەو ژینگەس بێ سانسۆرە بێ کۆنتترۆڵە هەرچیە کە ڕیکلامی بۆ کرا نەکەویتە ژێرباری تا پرۆگرامێکی تر ئاسوودە بن و خواتان لەگەڵ هەر بژین.